هونەرمەند هەرێم خدر دانیشتوی شاری ڕانیە نوێترین ڤیدیۆ کلیپی بە ناوی درۆت کرد بڵاو کردەوە. ئەم بەرهەمەکاری میوزیکی لە شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجام درراوە و ڤیدیۆ کلیپەکەی لە شاری بۆکان بۆ کراوە. تەنیا مامەوە تەنیا و خەم لەبەر ڕۆشتی تو کەوتمە دەست ئاسۆی بێخەبار کەسیم بەسەر دێن یان چیم دێ بەسەر لەم شارەکە غەم هەردێتە نەزار تەنیا مامەوە تەنیا و خەم لەبەر ڕۆشتی تو. نوێترین کاری خۆمە بە ناوی درۆت کرد کە کارێکی هونەری تازەم بۆ کابڵاو بۆتەوە بەڕاستی زۆری پێوەماند بوومە کە شەشەمین کارمە کە ڤیدیۆ کلیپی بۆ بکەم بۆ هیوام کە بتوانم لە داهاتوودا چەند کارێکی هونەری فۆکلۆری تازە بکەم کە خزمەت بە فۆکلۆری کوردی بکات و بێتە جێگەی شەنازی هەموو لایەک. ئەوە لەگەڵ خۆت بێت منیش مام تەنیا درۆت کرد درۆت کرد درۆت کردن. کاری تۆمارکردن مۆزیکم هەموو لە شاری سەقز لەلایەن مامەستا تاهیر سابیرەوە و کاری کلیپیشم لە شاری بۆکان بۆ کردووە لە ئایشە گوڵان لەلایەن کامێرمان و دەرهێنەر هاوڕێی عەزیزم ئومێد غوڵام نەژات. بەڕاستی پێویستە ینی لایەنی پەیوەندیداریان وەزارەتی ڕۆشنبیری هاوکاری هونەرمەندان کاربەرەوەی کە دیقە بدەین چەندین هونەرمەندی گەورەمان هەنە کە چوونە داوای هاوکاریان کردووە زۆربەی ڕەفزی بۆ هاتووتەوە بەداخەوە کە هاوکاریکردنی هونەرمەندان زۆر کەمە لە بواری هونەریدا بەو هیوام کە وەزارەتی ڕۆشنبیری پلانێکی بۆ دانی هاوکاری هونەرمەندان بکات. دێتە پێش چاوم بۆ من کە تازە بێتینە ناوم بەلادە کەوتوە تەرمی فەوتاوم ماسیخ کاوی قەراغیاوم یادت وەخەوێ دێتە پێش چاوم بۆ من کە تازە بێتینە ناوم بەلادە کەوتوە تەرمی فەوتاوم ماسیخ کاوی قەراغیاوم درۆت کرد درۆت کرد درۆت کردنیام ئەوە لەگەڵ خۆت بێت منیش مام تەنیا درۆت کرد درۆت کرد درۆت کردنیام ئەوە لەگەڵ خۆت بێت منیش مام تەنیا درۆت کرد درۆت کرد درۆت کردنیام ئەوە لەگەڵ خۆت بێت منیش مام تەنیا درۆت کرد درۆت کرد درۆت کردن